ئەو کاتتان باش بەڕێزان خۆشحاڵین دووبارە لە وێبینارێکی تری ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لەگەڵتان دەبین لە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بابەتێکی زۆر گرنگ و پێویست هەم لە ژیانی ڕۆژانەمان هەم لە ژیانی پیشەیی و لە کار و لە ڕێکخراوەکان و لە کۆمپانیاکان و تەنانەت لە مامۆستایەتی و لە هەموو ژیانمان بەڕاستی بوونی هەیە و پێویستیەکی زۆر زەڕوریە بۆ سەرکەوتن و بۆ کارکردن و بە شێوەیەکی کاریگەر لەو شوێنانەی کە کاریان تێدا دەکەین ئەویش متمانەیە. وەک هەر چەمکێکی تر متمانەش دەکرێ بنیاد بندرێ، دەکرێ پەرەی پێ بدرێ، دەکرێ دەستی پێوە بژیرێ بۆ ئەوەی مسۆگەری سەرکەوتن بکەین، بۆ ئەوەی زامنی ئەو ئەنجامانە بکەین کە ئێمە لە خەیاڵماندا یان خاوەنکارەکان یان کۆمپانیا و ڕێکخراوەکان لە خەیاڵیاندا تاکو بەدەستی بهێنن. ئێمە وەک ئەکادیمیای مێگامایند پلس هەموو ئەکات هەوڵمان داوە ئەو بابەتانە هەڵبژێرین کە بەڕاستی هەز دەکەین کە لێنێکن، هەز دەکەین پێویستێکی زۆر گرنگن ئەو بەهای تایبەتی خۆیان هەیە لە ژیانی ڕۆژانەماندا. بۆ ئەمە بەستە هەم بابەتەکان هەم ئەو کەسایەتیانەی کە داوەتیان دەکەین بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانە زۆر بەوردی هەڵدەبژێرین، چونکە دەزانین کات گرنگە و کاتی ئێوەش نامانەوێ بە فێرۆ بڕە. دڵنیاین ئەمڕۆ سوودێکی زۆر باش دەبینن لەو بابەتەی کە بە ناونیشانی بیلدینگ ترست بنیادنانی متمانە کە لەلایەن زۆر بەڕێز خات و هانە مەجیدەوە پێشکەش دەکرێت. پێشەوەی جەنابیان بناسێنم یەک دوو خاڵ بۆ بەبیرهێنانەوە. ئێمە لای خۆمان ئەو وێبینارە بە تەواوی تۆمار دەکەین، ڕیکۆردی دەکەین، دوای ئەوە لەگەڵ ئێوەی بەڕێز یان ئەوانەی کە مەجالیان نەبوو بەشداری بکەن شێری دەکەین لەو گروپانەی کە دامان ناوە بۆ ئەمە بەستە یا لە چەناڵی یوتیوبی خۆشمان دایدنین بۆ ئەوەی زۆرترین کەس سوودی لێ وەربگرێت. ئەوانەی نەیانتوانیوە لە بەرهەور هەر هۆکارێک ناوی خۆیان تۆمار بکەن کێشەمان نییە، ئەمە دوای لینکەکە لە چات بۆکسەکە دووبارە دادێنینەوە، داوا لە هاوکاران دەکەن لینکەکە دابنن بۆ ئەوی دواتر بە ئاسانی بتوانن خۆیان ڕجستەر بکەن کە چەند پرسیارێکی سادەیە و ئەگەر هەر نەشکرا ئێمە دوای وێبینارەکەش ڕێگە بەوانە دەدەن کە بە فعلی بەشدار بوون ناوی خۆیان تۆمار بکەن لەگەڵ ئێمە. داوا دەکەین مایکەکانتان داخراو بێت تا ئەو کاتەی یان هانەخان یان کاتی پرسیار وەڵام دەیان ئەگەر ئەو داوای تەدەخولێکی یان داوای پرسیارێکی ئاراستە ئێوە کرد ئەو کاتە ئێمە دەتوانین لای خۆمانەوە ڕێگەتان بدەین بۆ ئەوەی قسە بکەن. عادەتەن وێبینارەکە بەو شێوەیە نزیکەی 50 خولەکێک خاتوهانا قسە دەکا، ئەو پەیامانەی خۆی کە پێیەتی لە ڕێی چەند سلایدێکەوە دەیخاتە ڕوو. سلایدەکانی بە زمانی ئینگلیزیە بەڵام قسەکردنەکەی بە کوردیە، دواتر سلایدەکانیش بۆ ئەوەی بەڕێزیش دەنێرین ئەوەی کە ویستی سوودی زیاتر وەربگرێت. پاشی ئەو 50 دقەیە کە قسەی کرد دەرگای گفتوگۆ و پرسیار و سەرنج دەکەینەوە. ئەویش بە دوو شێوە وەردەگرین، شێوەیەکیان لە نووسینی چاتە، ئێمە لە لای خۆمان تۆماری دەکەین و ئێمە ئاراستی دەکەین. ئەو بەڕێزەشی کە ویستی بۆ خۆی قسەی بکە ئەو کاتە ئیعازی دەستبەرزکردنەوە هەیە، ڕێیز هاند هەیە لە سەر شاشەکە دەردەکەوێت لای ئێمە و بەجێرەی ئەو کاتێ لەبەر دەستمانە بەو ڕیزبەندی کە لە لای ئێمە دەردەچێت ئێمە یەک بە یەک پرسیارەکان وەردەگرین، بەڵام داوەتان لێ دەکەین پرسیارەکان پەیوەست بن بەو بابەتەی ئەمڕۆ، هەروەها پرسیارەکانیش زۆر بە کورتی و بە پوختی بن تاکو زۆرترین کەس بتوانێت بەشداری بکە بە پرسیارکردن یان ئەگەر سەرنجێکە بێ بتەوێ زیادی بکەیت. وەک ناساندنێک بۆ هاناخان ئەگەر ماشەڵڵا سیڤەکەی دەوڵەمەندە، بەڵام ئێمە دەمانێت زیاتر تەرکیز لەسەرەوە بکەین کە پەیوەندی بەو بابەتەوە هەیە. هانا مەجید زیاتر لە 20 ساڵ خبرەی هەیە، ئەزمموی هەیە لە کاری
بەڕێوەبردن و لە کاری بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکان و کاری لایەنی دارایی و ژمێریاری و تەنانەت دروستکردنی تیم و وەکو تیم لیدەریش لە زۆر شوێن کاری کردووە لە زۆر ڕێکخراوەکانی سەر بە UN و ڕێکخراوەکانی تر کاری کردووە. خۆی بڕوانامەی بەکەلۆریۆسی لە بایۆلۆجی هەیە، بەڵام دواتر بڕوانامەی ماستەری MBA لە بزنس ئەدمینستریشن وەرگرتووە. ئەوەی گرنگە لای ئێمە خێبرەکەیەتی شارەزاییەکەیەتی کە لەگەڵ ئەو تیمە نێودەوڵەتی و بیانیانەی کە ئیچی کردووە لەو ڕێکخراوانەی وەکو UNHCR و WHO کە زۆر بە سەرکەوتوانە هەموو قۆناغەکان و پلەکانی بڕیوە. ئێستاش لە یەکێک لەو ڕێکخراوانە کار دەکە، ڕێکخرا و کۆمپانیانە کار دەکە کە ئێمە ڕەنگە پێویست نەکە ناوی بهێنین، بەڵام زۆر گرنگە کە ئەو خولانەی کە تا ئێستا بینیوێتی زۆر گرنگن لە بواری لایف کۆچینگ پەرەپێدان و ڕاهێنانی ژیان، هەروەها بواری NLP نیورۆلینگویستیک پرۆگرامینگ، چەندین بابەتی تری پەیوەست بە چۆنیەتی بەڕێوەبردن و چۆنیەتی دروستکردنی تیم و مامەڵەکردن لەگەڵ تیمەکان و تەنانەت ئەو ڕاهێنانەی لە زۆر وڵاتی وەکو بریتانیا و وەکو ئوردن و وەکو مەسەلەن مەسر و لە شارەکانی وەکو جنێڤ و قاهیرە و بودابست و لەندەن و ئەو شوێنانە بینیوە کە ئێمە پێمان وایە ئەم شەو دەتوانێت بەشێک لەو ئەزمونە زۆرەی خۆی کە کۆی کردوتەوە لە ماوەی چەندین ساڵە بتوانێت لەو بوارەدا پێشکەشی ئەوەی خۆشەویستی بکە. کەسێکە بەڕاستی توانستەکانی هەم لە ڕووی ڕێکخراوەیی و ڕێکخستن و ئیدارەدانی تیمەوە زۆر سەرکەوتووە، کەسێکە کاری کردووە لە بواری سەرکردایەتی، هەروەها پلاندانانی استراتیجی، چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان، ئەوانە هەمووی ئەو سکڵانن کە هەیەی لە ڕووی زمانیشەوە. زمانی کوردی زمانی دایکی خۆیەتی یان نەیتیڤە و زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی زۆر زۆر بە باشیش دەزانێت. زۆر شتی تر هەیە کە کاری تێدا کردووە، بەڵام ڕەنگە خۆشی حەزی نەکرد زۆر بچێنە ناو وردەکاریەوە، بەڵام لەسەر شاشەکەش هەندێک پۆینت هەندێک خاڵدان دراوە کە لەو شوێنانەی کاری کردووە. ئێمە زۆر سوپاسی دەکەین بە ناوی دەستەی بەڕێوەبەرانی ئەکادمیای مێگامایند پلەس بۆی ئەو کاتەی تەرخان کرد کە لە خزمەت ئێوەی بەڕێزدا بێ بۆ بابەتێکی زۆر گرنگ، وەکو گوتمان بابەتی بنیادنانی متمانە کە پێمان وایە لە ئێستادا ئەزمەیەک هەیە، لە ئێستادا قەیرانێک هەیە، تەنگژەی متمانە هەیە لە ناو کۆمەلگاش و لە نێو ڕێکخرا و لە نێو فەرمانگەکانیش. بۆی پێمان خۆشە هاناخان داوات بکەین بۆی بابەتەکەی خۆی لە ماوەی نێوان 50 تا 60 خولەکێک پێشکەش بکات. دوای ئەوەش ئەگەر پرسیار و سەرنج هەبوو ئێمە بە هاوکاری لەگەڵ ئەو دەتوانین پرسیارەکان ئاراستە بکەین و وەڵامەکانیش وەربگرینەوە. هاناخان ئەگەر ئامادەبی ئێستا جەنابەت دەتوانی دەست پێ بکەین. زۆر سپاس تا دەکەم لۆ ئەو دەرفەتی دەکەم کە دایتانە من لە بۆ ئەوەی دەنگ دێ لە لای ئێمە. ئێستا جەنابەت کۆ هۆستی دەتوانی ئەگەر سێک تێ لە بیدایەت ئەگەر نا سلایدەکان شێر بکەیت دەست پێ بکەیت. بەڵێ اوكي دەتوانن ببینن ئێستا؟ بەڵێ ئێستا سلایدەکان دیارن. بنیادنانی متمانە building trust. اوكي لە بداية زۆر سپاسی دەکەم دکتۆر لە بۆ ئەو ئینترۆداکشنەی زۆر سپاسی و دەرفەتەی دەکەم کە مێگامایند پلەس دایتە من لە بۆ ئەوەی ئەو
معلوماتانەی کە باست لێ کرد هەندێک لەبارەی بنیادنانی متمانە باسی بکەم. هیوادارم لە کۆتاییدا بەسوود بیرە بۆ هەمووان و هەمووشمان لە یەکتر فێر ببین. حەزیش دەکەم ئەخیرەکەی ببتە مناقەشە، ئەمنیش لەنگۆ فێر بم، ئەنگۆش لە من لەو سلایدانە استیفادە بکەن. ئەگەر دەست پێ بکەم بە ئێستا وازەحەوە نییە ئەوەکەم؟ بەڵێ دیارە، سلایدەکان دیارە، سلایدەکان وازەحە و دەنگم وازەحە دکتۆر؟ دەنگت جار جارە نازانم تێک دەچی، بەڵام لای من وازەحە، بەس هەندێک جار ڕەنگە شەبەکەی لای تووبی نازانم چ ئینتەرنێتێک بکاردێن، جار جارە دەنگەکە وەکو پێویست نییە. وازەحە دەنگیشم وازەحە کە ئەمن هەندێک دەنگینگۆم جێلێ نییە. ئێستا هیچ دەنگت جێلێ نییە؟ دەنجیمە هەندێک جار دەنگت دەپسرێ، نازانم کێشەکە لای چێیە بەڕاستی؟ بەڵێ بەردەوام بە، ئەگەر کێشە هەبوو پێت دەڵێت. باش، دەتوان ئێستا جێتان لێمە؟ بەڵێ. ئۆکێ، سۆ دەست پێ دەکەین بە ئۆبجێکتیڤیان ئامانجی ئەو پرزنتێشنەی کە لە کۆتاییدا دەمەوێ چ معلوماتێکی بڵین تەقدیم بکەم لە بۆ ئۆدیەنسەکان. لە نەفسی وەخت باسی کە خۆی بڵین پرزنتێشنەکە یان بابەتەکە building trustە، بنیادنانی متمانە، بەس لە نیهایەتەکەی وەکو بڵین تێگەیشتنێک ئەوێرنێسێک لە بۆ ئەو مۆزوعی ئەو سەبجێکتێک کەوە چی باست کرد کە ئێستا مۆزوعەکی زۆر هەر ترست بەعام بوویتە مۆزوعەکی زۆر وەکو بڵێ ترێندە ئێستا لەبەر ئەو مۆزوعی کە کۆڤیدیش دەستی پێ کرد و کە مەشاکل دروست بوو لەسەر مۆزوعی ترست لە حکومەتەکانیش و لە سیستمەکانیش، کە ئەو یەک لە بابەتەکانە کە باسی دەکەم. باسی ئەوەی دەکەین کە تەئسیری متمانەی لەسەر ڕێکخراوەکان. لێرە ڕێکخراوەکان با بڵێن جێی ئیش شەرت نییە بەس ڕێکخراوی نێودەوڵەتی بی، لەوانەیە کۆمپانیا بی، لەوانەیە پرایڤت بزنس بی، لەوانەیە لە خەستەخانەی ئەگەر ئیش بکەی لە مەکتەبی حکومی بی، هەر شوێنێک کە کاری تێدا دەکەی، دەرمانگە، بەڵێ هەر شوێنە کاری لێ دەکەی. دوای ویش فاکتەرەکان یان هۆیەکان ئیسەرکەوتنی بڵێن بنیادنانی متمانە و پاراستنی متمانە چییە، و هەروەها باسی متمانەی ژیر دەکەین و چۆن بتوانین پراکتسی بکەین لە جێگا لە ئیشمان، کە ئەوە چۆن بتوانین متمانەی پراکتس بکەین لە کەلتورەکی کە متمانە لێی کەمە. ئەوە مۆزوعەکانە وەکو ئاوتلاین پرزنتیشنەکە ئەوها دەست پێ دەکا. یەکەم جار پێناسەی متمانە و بنیادنانی متمانە دەبی، دوایوی جۆرەکانی متمانە، چۆن ئیش دەکا متمانە، سێ بابەتمان وەرگرتیە. دیارە متمانە یعنی زۆر دیڤژنی هەیە، بەس ئەوەی ئەمە وەرمانگرتیە لێرە باسی دەکەین سێڵفە خود و پەیوەندیەکان، ریلیشنشپ و ئۆرگەنایزیشنەڵ ڕێکخراوەیی. یەکەم جار بە خۆمان دەست پێ دەکەین، دوایوی بە پەیوەندیەکان، دوایوی دێنە سەر ئۆرگەنایزیشن، و دوایوی ئەو فاکتەران ئەو ئیندیکێتەرانە چییە یان ئەو نیشانانە چییە کە ئەگەر ئەو ڕێکخراوەی ئەتولێی کەلتوری ترستی بەرزە یان نزمە. ئەوەش هەندێک باز دەکەین و هەروەها باسی قەیرانی متمانەش دەکەین.
و باسی متمانەی ژیر دەکەین. ئەو سەرچاوانەی کە اعتیمادم لەسەر کردیە زیاترین ئەو چار کتابەیە، دیارە هەندێک سەرچاوی ئۆنلاینیش هەیە، ئەویش لە ئەخیرەکەی باسی دەکەم. بەس ئێستا ئەوەی زیاتر اعتیمادم لەسەر کردیە ئەو دوو کتابەی ستیفن کۆڤیە، The Speed of Trust و Smart Trust، و هەروەها کتابی هایلەر برەیسی ئەوەی Building Trust و لەگەڵ Trust Rules بۆبلی. بەڵێ. سۆ ئێستا ئەگەر کە دەست پێ دەکەین کامێرەکەی قەپات دەکەم هەر لەبەر ئینتەرنێتەکەش و دوایی لە وەختی کوێشن و ئانسەر دەیکەمەوە. Is that okay? بەڵێ. Yeah. Okay. Okay. جێتان لێمە واضحەوە نییە دکتۆر؟ بەڵێ بەڵێ زۆر باش. ئۆکێ. سۆ یەکەم جار باسی متمانەی بکەین وەکو پێناسە. دیارە پێناسەی متمانەی زۆرە، ئەگەر سێرچی بکەی بەسەتان پێناسە دێ و هەر کەسە و بە نەوعاگیان بە پرسپێکتیڤەک باسی دەکا. زۆر بە کورتی ئەوەیە کە باوەڕپێکردنە بەڕاستی و بە توانای کەسێک یان شتێک، کە شتێک لێرە کە دەڵێ one or something، ئەگەر بڵین مؤسسەیە، ئەگەر بڵین نووسەرەکە کە ئەتو ترستت پێ زیاتر لە بۆوی دەخونیەوە، ئەگەر هەموو ئەسپێکتەچی دەگرتەوە. Building Trust بنیادنانی متمانە ئەو کردارانەیە کە متمانەی گەشە پێدەدا بینی لە ناو خەڵک وایان لێ دەکا کە بە باشتر ئیش بکەن. لەسەر متمانەی طبعاً زۆر شت گۆترایە عینەن، بەس ئەمن ئەو سێ شتم اختیار کرد کە سەمهاو بڵین کۆنێکتە بە مۆزوعی کە باسی دەکەین یان پەیوەندی پێ هەیە. یەکەم شت ستیفن کۆڤی دەڵێ متمانە ئەو شتەیە کە توانای ئەوەی هەیە ئەو یەک شتەیە کە توانای ئەوەی هەیە هەموو شتێک بگۆڕی. براین تریسی ئەویش یەک لە نووسەرە زۆر معروفەکانە لە بواری سێلف دیڤلۆپمنت و سێلف هێلپ، ئەو دەڵێ ئەو گلوێ ئەو سمغەیە کە هەموو عیلاقاتەکان بەیەکەوە ڕەبط دەکا و trust is based on integrity بڵین ئیستیقامە ئەو نەزاهە کە ئەو زیاتر باسی دەکەین ئێستا دوایی لە بابەتەکەمان. ئەرنست هێمینگوای گوتێتی دەڵێدا باشترین ڕێگا بۆ ئەوەی بزانی کە کەسێک شایانی متمانەیە ئەوەیە کە متمانەی پێ بکەی. بینە سەر ئەو دیڤیژنانە و ئەو جۆرانەی کە باسی لێ دەکەین کە باسی لێ دەکەین لەو وێبینارەی لەو پرزنتیشنەی. یەکەمیان سێلف ترستە، دووەمیان ریلیشنشیپ ترستە، سێمیان ئۆرگانایزیشنەڵ ترستە. سێلف ترست بەخۆی ئەگەر ئەمە بڵین باسی ترست یەکە چی بکەین یان باسی سقبوون بە یەکەک بە متمانە بە یەکەک، یەکەم شت دێتە مێشکمان شخصیەتی کەسەکەیە. ئایا ئەوە شایانی متمانەیە؟ طبعاً بە کردار دەتوانی بڵێ کە ئەوە شایانە یان شایانی متمانە نییە. ستیفن کۆڤی لە کتابەکەی کردیتە دوو بەش و بە مەجازی بە میتافۆریکلی شوبهاندیتی بەدار. ئەو دارە دوو پارتی لێ دروست کردیە. یەکەمیان کاریکتەرە شخصیەتی کەسەکەیە کە ئەتوو چێ و ئایا ئەتوو چەند you live your internal value ئەو قیەمانە دەکەی کە ئەتوو باوڕت پێ هەیە، کە ئەو کاریکتەرە کردیتە دوو قسم. یەکەمیان ینی بە دوو بەشەوە دروست دەبی. یەکەمیان ئینتێگریتیە
كاستقامة نزاهة كراستقوية أبيش دينا سري وباسي اللي دكين بوردي بتنة وهروها intent أو أجندايك أو نيتيا أو أجندايك موتيفي هتا لحياة أو دوشتا كاركترك دروز دكا دوم قسم كسري بلين بلكا كان لقل أو فروتا يعني أو ميوي كدارك دروستي دكا أو كومبتنسيا بكومبتنسكا أو بلين توانات لو مزاليك لي إيش دكي أتو تسند تسند توانات هي تسند بسبوري هي لو إيشي كديكي وهروها تأنزامك تهبوا كبلين تريزلتا كتهبوا بوتار فاكتوري شخصك ديار دبيو بيشان ددري كشايني متمانة يعني خصوصا لإيش أجر لسيلف ترست ناوي لنا four cores of credibility باور بكردن يكمش integrity يكا أتو أو شخصي كا أوي ديلي ديكي يعني بس قصية أتو رادة وستيل أو مبدأ عنيها لحياة you stand firmly for it حتى أجر بيتو أجر أو حتى أجر زحمت بو مع رزها بو بس أتو أوشتاني كباورت بهي لبوي رادة وستي أو آزايت هي كدائما بمبدأ إيش بكي حتى أجر زحمتي جبزور هر دتاني دفاع لمبدأ كان يخوض بكي البارتي دوم لداركي لباشي رقكي انتنتكي بلين أتو دافعت تسيا لحياة موتيفا كانت تسيا أو موتيفانا بس مصلحتي الشخصية يعني مصلحتي خلقي ديشي تيدايا أجندايا كت آيا خلقي ديش استفادة لدكا يعني بس خوت يعني أو أكتاني كديكي أو كرداراني كديكي لبو مصلحتي عامة يا مصلحتي خاصة جزء دوم بشي دومي the four core of credibility يكمي capability كانت وانا كانتا كناوي لنا task أويش تدقرتو talent unique strength بهرة لتس بقوتي لتس بهرة لتس هي أتو كل شخص أتو كدتي إيش بو عزيمتي دتي ك إنتاج ذهبي يعني هردتي لبو أوي إيشك يعني بس دوامك بكيو طبعا أو سكيلز عنت هي أو توانايا أو بسبوريت هي لو إيشي كديكي وأجر محاولة دكي دائما تاتشي بكي ونولج زانستت هي لسر أو تند معرفة هي لسر إيشكد وتند خوت ببيج دخي تن محاولة دكي زيادة الفيربي وستايل أتو إيش كان معقد دكي يعني you ease the path وإيش كان درويني بالنسبة result أو أنزام كانت تيا past performance سمعت كو دروس كردية باس ريكوردت كو لإيشت هروها إستا تند أنزامت هيا ولقال أجر لخلتشي ببرسن لسرد أتو خلق دلي أو أنزام زياتر دبيانا يعني أجر بيتو مثلا بليم وكو دكتورة بكينا مثال دكتورة كلواني زور سكيلزي هبي بس آية عملياتي ناجحي كرديا أو تراك ريكورد لبوبيك أو دكتورة ناجحة أو ها ترس دروز دبي لمزالي إيش بالنسبة أو
ئەوەی باسمان کرد کە سێلف ترستە ئەو چار کۆڕە لەسەر شخصیش تطبیق دەبی لەسەر مؤسساتیش تطبیق دەبی لە عینەن وەخت کە باسی ترست دەکرێت کە دووەم فاکتەری باسکەین کە ریلیشنشپ یان پەیوەندی متمانەی پەیوەندی بەس ئەوە نییە کە لەسەری بخوێنینەوە یان فکری لێ بکەینەوە یان باسی بکەین ترست هەر بە کردار دروست دەبی ئەو کردارانش ئەوەیە سێزدە ڕەوشت هەیە کە ئەو شخصەتەی دابی دەتوانی ترستەکەی یان متمانەکەی بەرز بکاتەوە ئەو سێزدە ڕەوشتە کە ئێستا باسی دەکەین ئەوە پێنجی علاقەی بە کارکتەر هەیە علاقەی بە شخصەکە هەیە کە ڕەگی دارەکە و دارەکەیە پێنجیشی علاقەی بە کۆمپیتنس هەیە کە چۆن ئەتو بتوانی توانات و هەروەها ئەنجامەکانت زیادکەی و سێشی علاقەی بە هەردووچی هەیە یعنی هەردووک ناحیە دەگرتەوە کە هەم کارکتەر کە شخصیەتی ترستی بەرز دەکاتەوە و هەم لە کەیپەبڵیتی و ریزەڵتیشی کە کۆمپیتنسە زیاد دەکاتن یەکەم شت ئەوەی علاقەی بە کارکتەری هەیە یەکەم شتیان ئەوەیە تۆکستریت چییە کە قسەکان بەڕاستی بکەی قسە ئۆنست بی ڕاستگۆ بی بە خەڵکی کە مەسەلەن مەوزوعەک دەبی مەوزوعەکە بە کاملی و بە ڕاستگۆیی و بەڕاستی باز بکرێ مەسەلەن هەندێک جار هەیە عکسەکەی چیاس و ئەو لەو کتابەی و لە زۆر جێ دیکەش باس کرایە عکسەکەی ئەوەیە مەسەلەن هەندێک جار مەوزوعەک هەیە بەس مەوزوعەکە نیوەی باز دەکرێ مەوزوعەکە بەخۆی هەیە کە نیوەی باز دەکرێ it is twisting the truth like spinning ئەوەکە نییە یعنی ڕاستیەکە نییە سو ئەتوو لە بۆ ئەوەی ئەو ڕەوشتانەی کە کارکتەری بەرز دەکاتەوە هەربی یەک لەوانە و ئەساسیە زۆر کە بی ئۆنست دووەم شت دیمۆنستریت ڕسپێکت احترام پێشاندان بەس نەک بەزلو ئەو کەسانەی کە ئیشت پێیانە یعنی لە هەموو لە هەرچ بوارێک خصوصان ئەو کەسانەی کە توانای ئەوەیان نییە هیچت بۆ بکەن یان مەسلحەت لەگەڵیان نییە ڕسپێکتی پێشانی ئەوانیش دەی ئەوە یەک لە ئەوە دووەمینە سێمین کریێت ترانسپارنسی یعنی نیەتەکەت پیشان دەی بە واضحی نیەتەکەت پیشان دەی و یعنی بە کوردەواری هیدن ئەجەندات نەبی گەندەڵ نەبی ئەو مەبەستی شاراوەت نەبی مەبەستی شاراوەت نەبی ببوورە جارجارە بەس لە بە مستەڵەحاتەکان لەسەر خەتم باشترە من نەمگوت لە یەکتر فێر دەبین دکتۆر زۆر باش فەرموو زۆر باشە حەز دەکەم سپاس ئەگەر سەریعیشم پێم بڵێن ئەگەر هەرچ کۆمنتێک هەیە یان لە چات بۆکسی هیچ کۆمنتێک هەیە تا ئێستا باشە بەردەوام بە ئۆکێ سۆ ئەو ترانسپارنسیە دروستکەی کە خەڵک کە قسەت کرد و وەچی گوتمان هەم بەڕاستی و بەڕازگۆی قسەکەی دەکەی و نفسی وەخت ئەجێندای شاراوت نییە ڕایت ڕۆنگ چیە ڕایت ڕۆنگ ئەوەیە کە ئەو قابلیەتت هەبی کە وەختی غەڵەت بووی بڵێ ئەمن غەڵەتم کرد و توانای ئەوەت هەبی داوای لێبردوون بکەی ئەگەر پێویستی کرد و محاولە نەکەی بڵێن بیشاریەوە یان بلێمی یەکە چیدی بکەی لە غەڵەتەکان ئەو ئازایەتێت هەبی کە ئەتراف بە غەڵەتی خۆت بکەی پێنجەمین شت شۆ لۆیاڵەتی
ئەویش ئەوەیە کە ئینڤۆڵڤ نەبی لە قسە و قسەرۆک با بڵین باسی خەڵک یان باسی خەڵک بۆ نەوعی بکە کە ئەنەهو لە بەرامبرتن سو ئایا ئەگەر یعنی وطبعا ئەوە وەچی گوتمان باسی کارکتەری دەکا بەس لە نەفسی وەخت لەسەر مؤسساتیش تطبیق دەبیتن چەند ئەو شتانە زیاد بی چەند ترست و متمانە زیاد دەبیتن لە مؤسسەکەی چەندیش کەم بیتەوە لۆیاڵەتی کەم بیتەوە یان گۆسب هەبی ئەو هەبی کەڵچەری متمانەی بڵێن نزم پیا دەبیتن ئەو پێنج ڕەوشتە ئەوەیە کە عیلاقەی دایرەکتلی یان بەڕاستەوخۆ عیلاقەی بە کارکتەر و شخصیەتی هەیە بەنسبەت بیهێڤیەرەکانی کۆمپیتنس یەکەمیان deliver result ئەویش ئەوەیە کە ئەنجامی پێ بگەێنی یان بیگەێنی deliver result ئەوەیە کە یعنی تراک ریکۆردەچی بکەی یان بڵێن ریکۆردت هەبی لە بۆ ئەو شتانەی کە دیلیڤەرت کردیە یان ئەو لیستەکەت هەبی بە دەستکەوتەکانت ئەو دەستکەوتانەی کە هەتبوو بەڵێ دەستکەوتەکان بەڵێ ئەوەی نەکەی بڵێن ئەکسکیوز یان ئەسبابی نەبینیەوە کە ئیشەکەت پێنەگەیاند یان if you fail to deliver دووەم شت get better is ئەوەی باسمان کرد کە دائیمەن محاولە بکەی خۆت بە پێش بخەی و شتی نوێ فێربی لەو مەجاڵێکە یعنی improve بکەی و continuously خۆت کەیپەبڵیەتیەکان و توانات و پسپۆریت زیاد بکەی ئەویش بە خوندنە یان بە خۆفێرکردنە یان بە خوندنەوە یان بە ترینینگە سێەم شت confront reality ئەوەیە مەسەلەن بەعزە جار هەندێک شت هەیە لە ئیش خاستەن ناتەوێ خۆت لێدێ کە ئیشێک هەندێک زەحمەت بی محاولە دەکەی پرۆکراستنێت بکەی یان خۆت یعنی لێ بلا بدەی لێ بدزیەوە خۆت لێ بدزیەوە لەبەر ئەوەی تۆزێک زەحمەتە یان پێت زەحمەتە بیکەی یان کە ئەو ڕیاڵ ینی یان لەوانەیە مەسەلەن پێویست بکاتن لە بەرامبەر یەکە گڕاوەستی لە بۆ ئەو ئیشەدیان لە بۆ ئەو مەبدەئەدیان لە بۆ شتە کە دەزانی ڕاست نییە دەبی ئەو جورئەتت هەبی کە بتانی کۆنفرۆنتی ڕیاڵەتیەکەی بکەی یان ڕوبەڕووی تەحەدا ڕوبەڕوو یس واقعەکەی بکەی چارەم شت clarify expectation ئەگەر لیدەر بیان یان ئەگەر لیدەریش نەبی کە ئیشێک هەبوو دەبی پێشان بدەیت کە تەوەقعاتەکان چییە یعنی شەرحی بکەی بەنەوعەچی وازح نەک مەسەلەن ئەتوتەوەقع بکەی ئەوەی بەرامبرت دەزانی چ پێویستە لە ئیش بە جوانی شەرح بکەی کە ئەنجامەکەیان ریزەڵتەکە چییە ئەوەی دەتەوێت پێنجەم شت practice accountability ئەویش ئەوەیە کە هەست بە مەسئولیت بلێمی خەڵکی نەکەی وەچی دەڵێن لۆمەی خەڵکی نەکەی ینی نەخەی خەڵکی نەکەی خەتاکەی نەخەیە سەر خەڵکی تربە دائما مسؤوليتي هست بمسؤولية بكي وعقلية الضحية يعني عقلية الضحية ترستي دينتو أخواره تمنس آخر سي character أو competency related behaviors
أو سێیە متعلقة بهردوشي، هم متعلقة بشخصية وهم متعلقة ب competence يعني بتوانا. بله يكميان أويا listen first which is أو موضوعة هر بخوي موضوعة چی زور دور دريجة لبروي listening بخوي موضوعة يعني ل communication listening زور مهمة جوێگرتن أو جوێگرتن بەو نەوعی کە تێبگەی ئەوەی بەرامبرت چی دەوێ پێت بڵێ genuinely یان empathically بتوانی جێبگری نەک ئەوە بڵێن جوابەکان حازر کەی پێش ئەوەی بزانی مەوزوعەکە چییە جێبگری بە تەواوی جێبگری. دووەم شت keep commitment ئەوەش هەموو keep commitment بڵێن ئەو وعدانەی کە دەیدەی جێبەجێ بکەی ئەویش حتا ئەگەر ئەو وعدانە لە بۆ خۆت بی مەسەلەن تو قرار دەدەی ئەوە تەئسیر لە سێلف ترەستیش دەکا ئەوڕۆ قرار دەدەم ئیشتێکی بکەم کە نەم کرد خۆشم ینی کۆمیتمنتم لەگەڵ خۆشم ئەو جا لەگەڵ خەڵک چەند ئەتو کۆمیتمنتت جێبەجێ بکەی ئەو وعدانەی کە دەیڵێ ئەو قسانەی کە دەیڵێ بیکەی چەند خەڵک زیاتر ترستت پێ دەکا هەم لە ئیش و هەم لە حیاتی شخصی. التزام بکەی بەو قسانەی یان بۆ وعدانەی کە دەیدەی ڕاست. بەڵێ extend trust ئەوە کە توانای متمانەت هەبی يعني benefit of doubt بدأ خلشي يكم زار يكسر ب distrust يعني متمانة نكردن دس بينك لقال خالق طبعا أوز يعتريش لسمارت تراست باسي ده كين لمتمانة يجير ديارة متمانة كردن وش قلت مان يعني كرايسيش هي هر عالميا قيراني متمانة هي بس لقل وش لمتمانة يجير زياتر باسي ده كين يقلا كتابة كان ئەوەی باس کردیە کە ئەوە زۆر سەرنجی ڕاکێشام ئەویش ئەوە دەڵێ متمانەی بکە و be disappointed once یەک جار بێتەر ئەوە دەبی دکتۆر ئەتی تەرجەمەیەکەی یەکەم جار متمانە بە خەڵکەکەی بکە یەک جار بێ ئومێد بی باشترە لەوەی هەموو ڕۆژ بێ ئومێد بی لەوەی ڕۆی کە هەموو ڕۆژێ بێ ئومێد بی ئەوە سێزدە بیهێڤێرەکە بوو کە باسمان کرد ئەو سێزدە بیهێڤێرە تایبەت بوو بە پەیوەندی متمانەی پەیوەندی بەڵێ متمانەی پەیوەندی بەس ئەوە ئیمپروڤی یان بە قووەتکردنی ئەو four cores of credibility دەکاتن کە ككاركتر بله ككاركتر كشخصيته كتوانايا او سي روشتا او سيزدا روشتا اگر او تار cores of credibility لقل او سيزدا روشتا اوانا تطبيق بكري او وادا كاتن كترست متمانة لمؤسسات برز بيتوا وكبرز بوا هم سرعة زيادة بي سبيد إنتاج زيادة بي وكوستيش كم دبتوا ووادا كاتن ككلتوري تراست كلتوري متمانة لا ريك خراو يعني لمؤسسة دروست بيتن أليرا دكتور فيديويك هي ستيفن كوفي باسي أو موضوعي دكاتن 5 دقيقة تقريبا فيديو 3 دقيقة نظم دتوانم شيري بكم يعني شون شيري بكم دتواني لسه لا ياخذ كليكي بك بس
ئەوەی مربع دێ دەڵێ شێر کۆمپیوتەر ساوند دوای کە کلیکت کرد بەخۆی کۆپی و پێستی دەکەم لەسەر یوتیوبی بلێ لەسەر بەس دوای کە شێر دەکەی شێر هۆڵ سکرین بکە نەک بەس پاورپۆینتەکە ئۆکێ کاک شەماڵ لەگەڵمانی لەسەر خەت ستا ئەو سکرینە ئەو سکرین شێرە ڕابگرە ئێستا دەیبینن بەڵێ ئەس دەنگەکە بزانێ لە لای خۆ دەبی دەنگەکەی نییە لە لای خۆت دەبی دەنگەکە شێرکەی دەنگ لەسەر پێت دەڵێتن بیدایەتەکەی دەڵێ مربعەکە دەڵێ شێر کۆمپیوتەر ساوند کۆمپیوتەر ئەو شتە چوا دەڵێ ئێستا ستا ڕاجیرایە هێشتا هیچ ناکەوزە نەخێر دەنگ نییە لە لای من کاک شەماڵەگەرە تو یارمەتیم بدەی کاک شەماڵ ساوند ئۆکێ شێر ساوند گە شێر ساوند دیتەوە بلێ دوبارە ئێستا اوكي هەیەتەوە تعلیق لەسەر دەدەی یان هەر Never has there been more required of leaders and organizations than there is today. Expectations are higher than ever. Change is faster than ever. And the pressure to perform is unrelenting. And at the end of the day, you're still accountable for results. For many leaders, even good leaders, it seems like everything, even the simple things, take longer and cost more. So what's missing? Engagement? Collaboration? Innovation? Leadership? After working with thousands of teams and organizations all over the world, we have come to know this. Most organizational performance issues are actually trust issues in disguise. The simple, often overlooked fact is this: work gets done with and through people. Organizations are made up of an infinite number of human connections, and those connections are held together by trust. That's why there is nothing more impactful on people, their work, and their performance than trust. You can see the symptoms of low trust everywhere. Like a virus, the symptoms show up as disengagement, lethargic execution, resistance to change, and lack of collaboration. But what if you could see trust? Not just the symptoms, but what if you could actually see trust? What if you could see the level of trust in an organization? What if you could see the level of trust in your organization? And more importantly, what if you could see the level of trust within your own team? What would you notice that you don't normally see? You'd see that even on teams with good, honest, capable people, counterfeit behavior diminishes trust and undermines performance. Counterfeit behavior becomes clear. But here's the tricky part: trust. In the same way that you can behave your way, learn to intentionally increase your credibility and behave your way into trust. In fact, there are 13 specific behaviors found in every collaborative, engaged, high-trust, high-performing culture. In order to compete in today's world, creating a high-trust culture is not just a nice-to-have, it's a necessity. It is the foundation of all high-performing organizations. To survive and thrive, leaders need to inspire their people and lead teams that are agile, collaborative, knowingly ignore, underestimate, or neglect the laws that govern trust, but they will not ignore you.
We've spent the last 20 years developing the framework and process for creating. دكتور ئەوەکە هێشتان دیارە؟ بەڵێ بەدەنگەکە جارجارە نا پرزنتیشن نادەبی بچێ دەرێ دووبارە شێری بکەیەوە. بەڵێ. ئێستا بەڵێ تەواو. بەڵێ. سو ئەو ڤیدیۆیە باسی ئەو مۆزوعی دەکا مۆزوعی کە متمانە چەند تەئسیری هەیە لەسەر ئەوەی کە خێرایی زیادکە لە شەریکات و لە مؤسسات لە نفسی وەختیش کۆستی کەم کاتەوە. تەکالیف کەم کاتەوە تەکالیف کەم کاتەوە لەبەر ئەوەی ئیشەکان بە زووتر دەکرێت بە تەکالیفەکە کەمتر دەبیتەوە. ئەو بەحەسەب ئەوەی ئەوان بڵێن دیراسەیان لەسەر کردیە و بە چەند زۆر لەسەر زۆر شەریکات و لەسەر زۆر مؤسسات ئەوان هەندێک ئیندیکیتەریان پێشاندا هەندێک نیشانەیان هەیە کە پێشان دەداتن ئەوەی هاي ترست ئۆرگانایزیشن یان ئەوەی متمانەی بەرزە ئەو نەوعە مؤسسانە ئیش لە ناوی چۆنە و خەڵک چۆن ئیش دەکا لە ناوی و هەروەها ئەوەی کە لۆ ترستە یان بڵێن متمانە نزمە کەلتوری متمانە لەوێ لۆ ترست ئۆرگانایزیشنە چۆنە. هەندێکی بەسەریعی باسی دەکەم مثلەن ئێستا ئەگەر بینە سەر های ترست ئینفۆرمیشن یان ئەجندا وازحە لە بۆ هەموو کەسێک لە ئۆرگانایزیشنەکە. لا لۆ ترست ئینفۆرمیشن وازح نییە پێشان نەدرایە یان هەندێک شت هەیە پێشان نادرێ. مثلەن مەسەکەیکەکە غەڵەت بکە غەڵەتەکە دەبتە listen learned پێشان دەدەن کە ئایا چ فێر بوون لەو غەڵەتەی و چۆن دووبارەی نەکەنەوە. بەس لە لۆ ترست بەعکسەوەیە کەڤەر دەکرێت یانیش بلێمی خەڵکی دەکرێت یان لۆمەی خەڵکی دەکرێت لەسەری. ئینەرجی یان تاقە یان وزە لێڤڵی وزە لە لۆ ترست ئۆرگانایزیشن زۆر نزمە بەس لە ئەو لەو جێ کەلتوری ترست هەموو ئینۆڤێتیڤن یان کریێتیڤن یان حەزیان لە ئیشەکەیانە و لێ ئیبداع دەکەن. خەڵک بڵێن کەلچەری گۆسب و قسە و قسەرۆک لەو نەوعە ئۆرگانایزیشنانە زۆر بەرزە کە ترست یان متمانە لێی نزمە بەس بەعکسەوە لە های ترست ئەو کەلتورە نییە. People talk straight and confront real issues کە ڕاستگۆنە خەڵکەکە و مەوزوعەکان ئەو شتانە تەرکیزی لەسەر کرایە کە فعلەن شایانی ئەوەیە تەرکیزی لەسەر بکرێ. لە لۆ ترست بەعکسەوەیە. ئیندیکیتەرێکی دی هەیە دەڵێ there are few meetings after meetings لە high trust organization یعنی اجتماع لە دوو اجتماع کەمە بەس لە low trust دائما زۆر عددی اجتماعەکان زۆرە و لە نفسی وەخت لە high trust there are high degree of accountability خەڵک هەست بە مەسئولیت دەکا خەڵک لۆمەی ئەوەی دیناکە لە لۆ ترست بەعکسەوەیە. ئەگەر لە ئۆرگانایزیشنێک یان لە مؤسسەیەک یەک بڵێن لۆ ترست بوو یان ئەو ئیندیکیتەرانە هەبوو یان ئەو نیشانانە هەبوو کە کەلتوری متمانە نزمە چۆن دەبی ئەو پرسیارانە لە خۆمان بکەین. یەکەم شت ئایا مؤسسەکەمان ئینتێگریتی هەیە؟ ئایا مؤسسەکەمان
ڕاستگۆیان ئینتێگریتی دکتۆر پێشت گوتم وا بزانم چیە ئایا مؤسسەکەمان شایانی متمانەی و ئینتێگریتی هەیە ڤالیوی هەیە ئەو پرینسپڵانە هەیە کە پێویستە ئایا ئینتێنشنی یان ئەجندای مؤسسەکەمان باشە ئایا ئەو مؤسسەی ما ئەو کەیپەبڵتیانەی هەیە ئەو توانایانە و ئەو پسپۆریەی هەیە کە پێویستە ئایا مؤسسەکەمان ئەنجامی هەیە ریزڵتی هەیە ئەگەر ئەو شتانەی نەبوو ئەو خوتواتانەی کە دەکرێ بکرێ ئەوەیە یەکەمیان میشن و ڤالیو ستیتمنت یان پەیامی مؤسسەکەی بە قووەت بکرێ و تأکید بکەین کە ئەو ڤالیوە یان ئەو مەبادئانە و ئەو پرینسپڵانەی هەمانە دافعەکانی ئەوەیە کە ترستی دروستکە کە عیلاقەی بەو ڕەوشتانە هەیە ئەوەی باسمان کرد 13 ڕەوشتەکە بزانی ئایا لە چ لەو مؤسسەیەی لەو شتانەی کە باسمان کرد کەمە کە پێویستمانە بە قووەتی بکەین و هەم ئەو سترکچەرە ئەو سیستمەی دروستکەین کە بتانین ئەو خەڵکەی ڕاکێشین کە پێویستمان پێ ئەو سکیلزانە ڕاکێشین ئەو خەڵکانە ڕاکێشین کە پێویستمان پێ لە مؤسسەکەمان و هەروەها ئەو ئەنجامەی کە دەمانەوێ مؤسسەکەمان هەیبیتن وازحیکەین لە بۆ هەموو کەسێک کە گۆڵەکان دیارە ئەمە پێویستمانە ئەو شتانە پێی بگەین یان ئەو ئامانجانە پێشان بدەین بینە سەر قەیرانی متمانە قەیرانی متمانەش دیارە ئەویش زۆر شتی لەسەر هەیە خصوصا ئێستا کە گلۆبەڵی عالەمیەن مشکلەی متمانە هەیە ئەمە وەچی ئەگە بێتم وەچی نێشنیش وەچی میلەتیش فکری لێ بکەینەوە زۆر شت هەیە کە عیلاقەی بە متمانە هەیە با بڵێن بۆ نمونە ڤیزا کە دەڵێن عێراقیە هەمووی عێلاقی بە ترستی هەیە کە ئەو شتە دروست بووە کە ئەمە مەجموعەکشتی سیاسی و مەجموعەکشت دروست بووە کە وای کردیە ئەو متمانەوەمان پێ نەکرێت کە ڤیزەمان بدرێتێ زۆر شتی دیکەش هەیە طبعاً لە لێرە کە ئەسبابەکانی متمانەیە ئێدڵمان ترست بارومیتر ئەوەش مؤسسەی عالەمیە لە 2020 ئەوەی کرد سەرڤەیەکی کرد یعنی دراسەکەی میتۆدۆلۆجیەکەی بڵێن طریقەکەی سەرڤەی بوو 35,000 کەس مشارەکەی لێ کرد لە میدڵ ئیست و لە ئەوروپا و لە زۆر جێ یعنی لە ئەمریکا و ئاسیا ریزڵتەکەی لە دایمنشن ئۆف ترست سو ئەویش نفسی فکرەیە کە دەڵێ بینی کۆمپیتنس و ئێثیکەڵ کە نەتیجەکان هاتەوە چار نەوع مؤسسەیان وەرگرت بوو بزنس و میدیا و حکومەت و NGOs کە هاتەوە ریزڵتەکان کەس نەبوو کە لە ئیثیکەڵ و لە کۆمپیتنسی لە هەردووچی باش بێ مەسەلەن NGOیەکان زیاتر لە ئیثیکەڵ نەتیجەیان هەبوو یان دەرەجەیان زیاتر بوو بەس لە کۆمپیتنس کەمتر بوو گڤەرمنت زۆر خراپ بوو لە هەردووک ناحیەت لە کۆمپیتنس و لە کۆمپیتنت و لە ئیثیکەڵ طبعاً تأثیری کۆڤیدیش زۆر بوو کە حتا لە ئەوروپا و ئەمریکا وای لە هات خەڵکەکان زۆر باوەڕیان بە حکوومەتەکان و بە مؤسسەکانیان نەما
ميديا عينا شت لنفسي وقت لبزنس كومبتنتن بس لإثيكال زور أو كيان باش نبو so أوان دلين it's a wake up call لبو institutions كفكر بكنوا كدبيتن هتا أو الشريترس دروس كان دبيتن هردوك لهردوك ناحية يجبكن هم لاوي ككومبتنت بن وهم أوي إثيكال بن سو أجر قيراني متمنى لسر مستواي شخصيش طبعا همو مان باي أون دي خلق مان هيك كزور دزانين كشايني متمنى وهندك خلقيش هي هزدا كي زور بلين شايني متمنى نيا أنا لو حالتي تبكين لا ليرة باسي ليرة دي باسي متمانة يجير بكين متمانة يجير تيا كدتاني أتو هاي تروست يعني متمانة شي برز للو تروست كلتشر يعني وولد إيج بكي كو ريسكي كم كيوا وبوسيبيليتي لبوخد زياد كيوا ليرة تي باسي أوي دكاكا extended trust يعني extend smart trust يعني أو sweet spot يعني أو زي كبيني blind trust كمتماني كور I think متماني كزور too much يعني كوايلة دي كمتمانة زور زيادة جبينا بي لنفسي وقت بيني أوي كأوي متماني هرنية يعني distrust so أليرا السمارت تراست تحديد كردية تار سبوتي بي تحديد كردية كدو كي فاكتوري هي دو فاكتوري هي دو نشانة هي كميان أويا ك يعني تن أتو تراستي خلشي لكي tendency to trust يعني propensity to trust ودوا ميش تحليل analysis so analysis situation كي حالة كي يعني أتو دبي وكو بلازيرك بي بزاني بحسب حالة بحسب situation بحسب أو رسكيك هتا بحسب أو شخصيك برامبرتا تن كريدبلا أو ها تحديد بكي كججمنتك دراست بي أليرا أجر تمشى بكن أو ماتريكسا كأتو أجر trusted يعني متمانت زور زياد بو زور هاي بو بس لنفسي وقت analysis كتحليلي situation كي بكي كتحليلي بكي أوام كم بو لو حالتي دي دبت blind trust كمتمانة شي أو ها نايف يعني شويرانا همو كسا شي trust ذكي which is not good لنفسي وقت أجر بيتو هردو شي كم بي أو كس trust ناكي حتى خود ترست ناكي سقد بكز نابي حتى سقد بخوش نابي لهندك situation يعني لهندك حالتان أجر analysis too much بو يعني زور هاي بو لو حالتي واد لدي suspicious دبي بس خود باور بيدكي so smart trust aware كبتاني أو analysis أو تحليلي بكي كبتواني situation كي بيس لسر أو هموشتي كباس مانكر credibility شخصكي أو حالتان أو شتاني كدروس بوا لوي smart trust أجر بيتو for example اشتكي لسترس مثلا لألمانيا لألمانيا تراستيان بخلشي زورها يعني مثلا لمي دتي سواري متروي دبي كسنية بيد بلا بينا تكتم بداية بس خلق بخوي تكتي دكري ودتي يعني
يعني ئەوەیان نییە مەسەلەن یەکێک بێتن ڕادگری بڵێتە کرد جار بەجار سمارت ترەستەکەیان لە چییە جار بەجار یەکێک مراقبەک دێ maybe چێک بکاتن ئەگەر تکتت پێ کڕیتت یان نەتکڕیە مثلا eBay أو شركة أو أوي كبا أونلاين شتي دكري أو ترستيان أو أويان ترستيان دروس كير كالتشري ترست كأتو باورد با يكتش غريب دبيش تي لي دكري وشتكت بيدقاتن بس سمارت ترستكان تيان كد ريتينج ياندان على بو خلق يعني مثلا أتو ريت الدكان أجر أتو دوسي زار اشتكان خراب بو خلق خراب ريتي كردي لو حالتي أتو دردكن يعني بله ترسكة هذا بزي وايل يدي أتو ناتواني بس نفسي وقت ترسكة هي بداية يعني they start with the benefit of doubt بس دوايوي لسر سمارت ترست زور أمثلة هي يعني مثلا نتفليكس كدستي بيكر عينا نشت دەستیان پێکرد بە DVD بوو DVDیان لە بۆ خەڵک دەنارد لەسەر ئەساسی ترست و لەسەر ئەساسی ترستی کە خەڵکەکە پاش ئەوەی ڕێنتی DVDەکەی دەکاتن لە بۆیان دەگەڕێنەوە هەر ئێستاش یعنی ئەو ترستیان هەیە کە زۆری وابزانام ئیستیغلال کرایە مەسەلەن کۆدەکە کە زۆر خەڵک بەکاری دێنی نفسی کۆدە یەک ئیشتیراکە زۆر خەڵک بەکار دێنی بەس هێشتان ئەوان ئەو ترست سیستمیان لا نەبردیە لە بۆ سمارت ترست لە مؤسسات چۆن پێنج ئاکشن هەیە کە ئەگەر بیکەی زیاتر ترست کەلچەری ترست دروست دەکەی لە مؤسسەکەت یەکەمیان choose to believe in trust یەکەم شدوەکی گوتمان اختیار بکە کە باورت بە ترست هەبی باورت بە ترست هەبی ئەوە وەکو پێی دەڵێ فاوندیشنل پارادایم یعنی ئەوەکو چۆن دەیبینی چۆن وەزعەکەی دەبینی کە یەکەم جار قەراری ئەوەی بدەی ترستەکەی بکەی یعنی with a value of trust وەکو بەهای متمانە دووەم شت دەڵێتن start with self لەگە خۆت دەست پێ بکە ئەویش ئەو کارکتەر و کۆمپیتنسانەی کە باسمان کرد وەکو لیدەر دەبی یەکەم جار لەگەڵ خۆت دەست پێ بکەی کە پێشام بدەی ئەتو شایانی متمانەی ئەو جەداوای متمانەی بکەی لە ئەوانی بەرامبەردیان ئەوانی لەگەڵتن دووەم شت سێیەم شت intent ئەو گۆڵ و ئەو گۆڵەکانت و ئەجێندایەکەت وازەحکە لە بۆ خەڵکەکانی کە لە مؤسسەکەتن ئایا ئەمە ئینتنتەکەمان چییە و چارەم ئاکشن ئەوەیە do what you say you are doing walk your talk یعنی ئەو شتانە بکە ئەو ئینتنتە و ئەو ئەجێندایەکە داتنایە ئەوەی پەیڕۆ بکە و پێنجەم شتیش ئەوەیە extending lead out in extending trust to others يعني to lead by example بين تو کە بەخۆت شایانی متمانە بووی ئەو ئاکشنانت هەموو کرد ئەو نەوعە ترستەش دروست دەکەی لە مؤسسەکەت کە خەڵکەکانی دیکەش ئەو هابن خۆت دەبێ پێشەنگیان قدوەک لە بۆیان بەێ سەمەری ئەوە تەواو هەر ئەوەندە بوو ئەو شتانەی کە باسمان کرد یەکەم شت سێلف ترست بوو کە کۆمپیتنس و کارکتەرەکەیە توانا و شخصیتەکە دوایوی سێزدە ڕەوشتەکە دوایوی کە باسی ئۆرگانایزیشن ترستمان کرد و ئەو توولانە بەکاربینین کە باسمان لێ کرد وەروەها باسی متمانەی ژیرمان کرد کە ئەو سویت سپۆت تێبینی کە کوێرانە ترست بکەی یا متمانەی بکەی و بینی ئەوەی کە شەکاک بی و هیچ
متمانة نبي وبالنسبة أو additional resource كاني كبكارم هنا ويب سايت هارفارد بزنس ريفيو كزورشتي لسر ترستي دابو including أو هندك لو مواضيع أنا كباس ما كر لضمانيش ترست باروميترز أوش هر لو ويب سايت يوان درم هنا دراسة شي زور مكثف يعني زوري شان خلق ورقتي سي 5000 كسي ورقتي وبا كاتيجوريا شي زور برز يعني همو education يعني education يان برزة وعمريان بيني هجدة لبو I think بنزايا يعني وكاتيجوريا كان حسب ميدل ايست وآسيا وآسيا أويش لويش اشتمول قرتيا وهروها على فرانكلين كوفي ويب سايتيش هندك اشتمول قرتبو سو كونكلوجنا كأويا تراست بنيادنا متمانع اعتماد كاتن لسر أوي ك clear purpose ما بس تكاد واضح بيرون بي استراتيجية زيرة كانت هبي وطبعا اكشن يجوتي قلت مال لها مش تشي مهم ترى كردار لها مش تشي مهم ترى كأزايتي دوي وبس كهبو it brings happiness خوشي ولبو همو علاقاتك وريزلت انزام تدبي لايش وترست متمانش تدبي لحياة لجيان زور باش برسياري بكنا دستت خوش بي زور سپاس هانا خان وقتك طواب دكتور بله تواو زور باشا ساعتك تقريبا ساعتك عندك بداية مقسمان كد بس دستت خوش بي براستي بابتك زور سود بو أكيدم أو شيء لكم الجاي مش هي لشوينا كاني كار هي وأجر بتوانين هم لجاني تايبتي خوشمان بكاري بينين زور سودي دبي لو شوينا نيكار لقال براستي لبو علاقاتي شخصيش لحياتي روجانا مان وكو قلت مان زور جرينجا متمانا لا مبدأك هي لقانون دلي لقانوني عراقي لقانون زور ولاتانيش دلي همو كسيك بيتاوانا هتا تاوانكي بسردا دسبي بلغه او جاول ليرا تقريبا وايا تو دلي همو كسيك زي متمانيا هتا متمانكي دوريني يا من درسي خوشم وابا طلبه كان دلي من متمانه بهمو تاندكم هتا انغو دي سلمين امن غلط بو this is the smart trust دكتور او بيدوتي او متمانه جيرانه ولا زور بي شوينه كان زور بي كومبانيا ورخرا ودامزراوەکانیش بەڕاستی پێویستە ئیش لەسەر بنیادنانی متمانە و پتەوکردن و پەرەپێدانی متمانە بکەن. دوو پرسیار لە چات هاتیە ئەگەر کەسێک پرسیار بکە دەستی بەرز بکاتەوە یەکێکیان دەڵێ ئایا متمانە پەیوەندی هەیە بە کۆمەلگە و خێزان؟ ئەکید پرسیارەی کردیە؟ أكيد زور بيوندي هي طبعا مهمترين شت لتربية من ضال زور مهمة من ضال متمانيها بيبا بلين بدايك وباوكي أو متمانة دي ساندل موا هموي بكردار دبي يعني أجر أتو بيشاني بدي من ضالك أتو هتاس بيني يعني بي بلاي أتو دبي راستي بلاي نابي قصة غلط بكي نابي بس كأتو لبرامبري كردت أو أويش متمانة دروزيان أجر أتو وعدك تبيدا يقل روشتا كان keep commitment كأتو وعدك تبيدا وعدك تبتزينينا على بروي من ضالة أو متمانة كوبلين أو دبي يعني دشكي يعني أو متمانة ناميني أو من ضالش وايلدي عينا نشد بكاتوا لبرو بيوندي راسته خوي هي بكوملغا وبخزان ومتمانج وكو هانا خانج بتي كلتورا كقلت كلتور يعني بشكل كوملغا روبار دستي برز كردتو فرمو روبار بله مايك كتبكيو فرمو روبار فرمو سلام لهموتان دنگم دي دكتور بله فرمو هیوادارم باش بن پێشەچی دەمەوێت
سپاس لۆ دکتۆرەی بکەم لە بۆ ئەو پرێزنتیشنە بە ئیسفادەی و هەروەها وەکو قوتابیەکی جەنابی شت لە کۆلێژی پەروەردەی بنیات کە جەنابتان ڕاگری کۆلێژ بوون ئەو کاتی زۆر خۆشحاڵم کە ئێستا دەتوانم سپاس مەمنون. فەرموو پرسیارت هەبوو یان مداخەلەیەک بوو؟ ببوورە مایکەکەت بکەوە دووبارە پرسیارەکە پرسیارت هەبوو؟ بەڵێ بەڵێ ئێستا جێتان لەدەن؟ بەڵێ فەرموو بەڵێ. پرسیارەکەی من لەسەرەوەی بوو دکتۆرە ئەمە چۆن تریتیان مامەڵە لەگەر ئەو کەسانە بکەین کە مەسەلەن ینی سیقەی وانمان لە دەستدایە بەتایبەتی لە شوێنی کار مەسەلەن ئەمە چی بکەین چونکە ئەمە لێ ڕاهاتوینە ئەگەر لە یەک دیپارتمنت نەبین لە دیپارتمنتێکی تکە لینکەکمان هەیە لە ئیشکردن پێکەوە لەو حاڵەتەی چ بکەین چونکە هەندێک جار ناتوانین ئەو نەفرانە نیگلێکت بکەین چکە تەسیر لەسەر ئیشەکەمان دەکە و ناشتانین لەگەریان دیسان دانیشینەوە لەو حاڵەتەی باشترین شت چییە و گەیشت دەستت خۆش دیسان دەڵێمەوە زۆر سپاس بۆ پرسیارەکەت ڕاستە بەعزە جار دیسان دەڵێمەوە لە ئەتیماد لەسەر کردارەکان دەکا ئەو ڕاستە ترست یا متمانە هەتا دروست دەبی کو دەڵێ بە ساڵانی دەوێ یعنی ئاکشن دەبی ئەتو کۆنستنت بی ئیشی لە بۆ بکەی ئەتوو ئەگەر مەسەلەن ئەو متمانە دۆڕاندیە لە بۆ هەرچە سەبەبەک ئەگەر ئەو سەبەبەی ببینیەوە و ئەگەر پێشان بدەی کە کردارەکەی کە عەکسیوی بکەیەوە پێشان بدەی ئەو شخصەی بەرامبرت دەبینی کە کردارەکان گۆڕایە و دەبینی کە نیەتەکە یان ئینتێنتەکە گۆڕایە ببتە پۆزیتیڤیان یان لە بۆ بەرەو باشی دەڕوە ئەگەر سەبەبە ڕئیسەکەی ببینی دەتوانی ڕیئێڕنی ترستی بکەیەوە یان دیسان ترستی دروست بکەیەوە بەس دیسان ئەوەش وەختی دەوێ و ئیشی دەوێ کە بەڕاستی ئەو نیەتت هەبی ئەو نیەتت هەبی کە ئەو ترستەی دروست بکەیەوە لەگەڵ بەڵێ دەستخۆش بێ هەرچەندە پرسیارەکەی ڕووباری وە بزانم عکسەکەی بوو ئەگەر ئەو متمانەی بە خەڵکەکانی تر نەبوو کە لەگەڵی ئیش دەکەن ئەو متمانەی نەبوو ئەوە دیسان دەمینێتەوە ئەگەر ئەو متمانەی نەبوو یان ئەوان متمانەکەیان دۆڕاند بوو دەبی بەس ئەو ڕەوشتانە بکا بڵێن کە پرۆفیشنەڵە ئەوەی کە یعنی علاقەکە شخصی نەبیتن علاقەکەی ئیش بی دەبی ئەوها ینی خانزاد بەڵێ بەس خانزاد دەرچوە ناوەکان ببورن ئەگەر لە قەبوشتن بەکار ناینا فەرموو مایک کرایتەوە بەڵێ سڵاوی خواتان لێبێت سڵاو بە جەنابیشت سڵاوی خواتان لێبێت دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشی بۆ مێگاماین پڵاس وازەیە و دەستخۆشی لە خاتوهانە پێشنیارکراوی بۆ بوون بە لیدەری گروپێک چۆن بتوانیت متمانەی ئەوان بەدەست بهێنیت و لیدەرێکی معنی متمانە پێکراوە بیت بۆ ئەو گروپەی کە دەتەوێت یعنی تێدا کار بکەیت سپاس دەست خۆش بێت هانەخان پرسیارەکەی وازەح بوو هانەخان ئەمن جێم لە تو نییە هانەخان بەڵێ ئالو ئێستا دەنگت هاتەوە ئێستا بەڵێ بەس تازە پچڕا بوو بەڵێ جێت لە پرسیارەکەی بوو پرسیاری خانزادی بەڵێ ئاجێم لێ بوو ئەگەر وەکو باسمان کرد ئەو سمارت ترست ئاکشنەکان وەکو لیدەر ئەگەر بێت و ئەتوو تەطبیقی بکەی
كأويج أويا you choose to believe in trust بعورد بمتمانة هبي لقل خود دس بيبكي أو كاركتر أو كومبتنسانة أو توانايا لضراب بينن كأو توانايات هي وكل ليدر هروها بيشان دي كأتو وكل ليدر بيشان يعني ك أجندة كديان أو دتويت تقولة وكو تيم كدروس تذكرديا تقول شيء بيبجيني أو جولش أو أوبجكتيفي كداش دنايا بيكي وكو داتنايا ولنفسي وقت متمعنايا بيبكي هست بكن كأتو متمعنت بيان هي زۆر باشە سەرنجەک لەسەر لە چاتی نووسرایە کاک سامان سابیر دەڵێ پێم وابێ مرۆڤ چەند شیاو بێ لە هەر کارەکی ئەگەر متمانەی بە خودی خۆی نەبی سەرکەوتو نابی بە دڵنیاییەوە وایە هەروەها پرسیارێکی تعلیقەکی کەشی هەیە کە دەڵێ دایک و باوک لە سەرەتای تەمەنی هەتا تەمەنی هەرزەکاری دوای ئەوانش قوتابخانە پێتوانیە هۆکارێک بن لە بۆ متمانە بەخۆ نەبوون پاشەوەی ئەو تەمەنیت ئەوە کردە تو متمانەت بە خۆت نەبووە زۆر زەحمەت دەبێت چونکە ئەو کاتە شەرم زاڵتر دەبی بەسەرتدا agree and disagree بابلي لبداية طبعا ما لوا لقل مكتب سيستمي مكتب تأثيري هي لسر دروس كردني متمانة يعني بنيادناني متمانة بس لنفسي وخد أو علاقة بوينية تو عمرت تسندبي أجر بيتو إيش لسر خود بكي دتواني أو متمانة أو self confidence دروس كي بوش تاني كأوي باس ما كد يعني اگر اتو ایشد لسر خود کرد که اتو انتگریتی هبو که او خلق ثقه پی کردی خوش ثقه بخود دبی سو ایش کردن لسر خود علاقه با عمرنیه يعني هر دتاني برو پیش بتی اگر بیتو محاوله بکنی اراده تبی و بتوی زور باشه مامۆستا ئەحمەد سابیر سەرۆکی یەکێتی مامۆستایانمان لەگەڵا ئەگەر حەز دەکا وزانم قسە بکە لە چات نووسیتی مامۆستا ئەحمەد فەرموو بەڵێ عەفوان دکتۆر گیان شەوتان باش هیوای تەندروستی بۆ هەموو لایەک دەخوازم و ئینشاءڵڵا بە زووترین کات نەجاتمان و ڕزگارمان لەم ڤایرۆسە دەبێ و بەیەکتری دەبین بەیەکتری شاد دەبین خۆشترە ئەمە بەڵام بەدیلێکی باشە بەڵام تەعویزیەوە ناکەن نزیکەوە ئەوە لێ قاعدانیشین و گفتوگۆ بکەین و بابەتەکە بابەتێکی زۆر زۆر گەورەم سپاسی هانەخان دەکەم و سپاسی جەناب دەکەم دکتۆر گیان بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە و قسەکردنە قسەکانی زۆر لە شوێن خۆی بوو ئەمڕۆ من بە شێوەیەکی عام قساکەم بە حکمی ئەوە بەرپرسایەتی ڕێکخراوێکم هەیە ڕێکخراوێکی زۆر گرنگیشە لە هەرێمی کوردستان و نوێنەرایەتی چینێک دەکەم کە چینێکە زۆر ماندووە ئێستا کێشە و گرفتی جگە لە کێشە و گرفتی خۆمان متمانەمان یعنی متمانەی عام نەک لە وەکو کەسێک بۆ نمونە چینی مامۆستا فەرمانبەر متمانەی بە حکومەت و متمانەی بە مەسەلەی ئەم موچە و ئەم کارگەری وەزعی کردووە لە لایەکی تریشەوە گەنجی ئێمە ئەو قوتابیانە کە ئێمە وانیان پێڵێنەوە ئەوانی متمانیان بە نیشتیمان و متمانیان بە مامۆستای خۆیان و متمانیان بە سەرکردەی خۆیان و متمانیان یعنی شەکان بڕێک تێکی خواردەوە کۆمەڵی هۆکار هەیە منی لاقم بە هۆکارەکان ئێستا باسکەم تەنە هۆکاری دواکەوتنی وچە نییە هۆکاری تریش هەیە طبعاً خەڵکی تریش لە ڕووی سیاسیوە کار دەکات لەسەر ئەو وەزعە چ لە دەوڵەتە دراوسەکان بێت لە ناوخۆ بێت چ لە ناوەند بێت بەڵام ئایا ئێمە وەکو مامۆستا چی بکەین چی هەنگاوێک پێش بکەین نەختێک یعنی بڕێک سەبووری بە خۆمان بدەین و هەروەها متمانە بگەڕێنەوە و هەروەها بۆ قوتابیان و خوێندکارانمانیش دەست خۆش مامۆستا ئەحمەد سوپاس بە بەشداریت فەرمووهان سپاس مامۆستا بەڵێ بە وەکو باس کرد ئەو هەر خۆشم باسم کرد ئەو مۆزوعەیە عالەمیە مۆزوعی متمانە هەر علاقەی بە ئەوەی نییە بەس دیارە وەچی گوتت مەجموعە کردار هەیە ئەو شتەی دروست کردیە ئەوەی ئەمە دەتوانین بیکەین ئەو بڵێن ئەو سێرکل ئۆف ئینفلوەنس ئەوەی کە ئەمە ئەو دائیرەی ئەو بازنەیە کە ئەمە
ئینفلوئنسمان لێ هەیە کە دەتوانین لە جێ خۆمانەوە کاریگەریمان دەتوانین ببی ئەگەر ئەمە باسی وەکو باسم کرد یعنی بەخۆمان هەستی ئەو مەسئولیەتەمان هەبی کە بتوانین ئەو شتانەی کە باسمان کرد ئەو کللتورەی متمانەی دروستکەین لەو جێی کە خۆمان لێ ئیشی لێ دەکەین لەو جیانەی کە بەس خۆمان بڵین دەتوانین بیگۆڕین هەندێک شت هەیە وەچی توگوتت ینی لە توانای مەدانیە بیگۆڕین بەس ئەو پراکتسانە ئەو بێست پراکتسانەی کە باسمان کرد ئێستا ئەوانە ئەگەر بێت تو تەطبیقیکەی لەو جێی کە خۆت ئیشی لێ دەکەی وەکولی بەڕای من ئیمپاکتی زۆر دەبێت دەتوانی گۆڕانکاریەک بکەی بەرەو باشتر لە وەزڕاکەی. زۆر سپاس. یەک دوو پرسیار هاتیە لە چاتەکەی یەکێکیان کاگاری دەڵێ جیاوازی چییە لە نێوان ترست لەگەڵ کۆنفیدنس متمانە لەگەڵ باوەڕبوونیان ترست و کۆنفیدنس جیاوازیان چیە؟ ترست ئەوە کۆنفیدنسەکە زیاتر لەگەڵ خۆتە کە زیاتر سێلف کۆنفیدنسی دەگرتەوە بەس ترست بڵێن فراوانترە یعنی وایترە زۆر فراوانترە لە زۆر ئەسپێکتی دەگرتەوە لە یعنی بەس سێلفی ناگرتەوە. زۆر باشە. بەڕێزێککە دەرێ ڕەنگاوە لە بۆ تو نەبی بەتەنێ بەس دەڵێ بۆچی تا ئێستا بابەتی متمانە لە منهەجی خوێندن دانەندرایانی ڕەنگاوە نەتوانین جواب بدەینەوە ئەویان یەکێکتر دووبارە کاک ئەحمەد بتوانانی جواب دات. یەکێک دەڵێ ئەگەر متمانم لە دەستدا چ بکەم بزەمە پرسیارە جواب داوە لە زمانی وەڵامەکەی ڕووباری بوو ئەو پراکتیسانە بکە ئەو ڕەوشتانە بکە کە دەلالەت لەسەر متمانە بوونیان ئەو بۆ چوونەی خۆت دەکا ئەوە زۆر گرنگە. دکتۆر ئەوجا ئەو پرزنتیشنش دەتانی لەگەڵیان شێر بکەی لەبەرەوەی لەوانەیە هەمووی نەتان بە بیریان بێتەوە بەس ئەگەر لە پێشیان بی لەوانەیە ئەویان کردی و لە بیدایەتی ژوامانگۆ بەڕێزان هەموو یەک قسەکان هەموو تۆمار کرایە ڕیکۆردکرا دوو سلایدەکان بە PDF لە بۆ ئەوەی بەڕێز دەنێرین هەتا بتوانن هەمووتان بەبییر بێتەوە لەبەر چاوتان بێت. دەڵێ خانزاد دەڵێ فاکتەرە دەرەچیەکان کۆنترۆڵ ناکرێن پێویست ناکە خەمی لێ بکۆن چونکە لە دەرەوەی توانە ئێمن تەواوە. کاک دڵشاد جعفەر دەڵێ what's the difference between self-confidence and self-esteem یعنی ڕێزی خودی یان ڕێزی خۆگرتن لەگەڵ باوەڕ بەخۆبوونیان متمانە بەخۆبوون. نازان پرسیارەکەی وازحە ئەگەر ناداوای لێ دەکەین قسە بکە زۆر وازح نییە لە بۆ من کاک دڵشارەکە دەستت بەرزکەیەوە قسە بکەیت. دڵشاد کاک دڵشاد فەرموو مامۆستا دڵشاد فەرموو قسە بکە. وەکو تێرمینۆلۆجی ئەو کاتتان باش دەستخۆشی لە هەردووکتان دەکەم زۆر سوپاس بۆ هەمیشە احترام هەیە یەکەم جار ئەو تێرمە هەموو جارێ دووبارە دەبتەوە وەکو ئەوەمەکە حەز دەکەم یعنی کامەیان وەکو ئەمبرێلەک لە بۆ ترست یەک یعنی یەک مانای هەیە ئەنتەرچێنجەبلی دەتوانین وەکو یەک هاواتا بەکاری بینین سێلف ئستیم یان سێلف کۆنفیدنس وەکو ترست کە هەیەیان لە ئینتەرنەڵەوەیە بەستم ئەوەیە زیاتر بەڕای من کۆنفیدنس بەڕای من کۆنفیدنس بەس ئەو شتا چێکی دەکەم و خەبەر ینی لۆتان دەنێرمەوە ئیفنۆت. دەستخۆش بی زۆر سپاس بە خۆشحاڵیەوە ڕوانگە فرەسمان لەگەڵ لەسەرخەت نازانم چیانە لە ڕوانگە فرەس بەڵام خۆشحاڵ بن کە لەگەڵمان بفەرموو قسە بکەن. ڕوانگە فرەس ناوەکەی وایە ئەوجە لەسەر کۆمپیوتەرەکەی وان نووسرا یان کاک ئاری سلااو ڕێز دکتۆر وڵا فەرهادم ئەوە نازانم لەبەرەوەی لینکی ڕوانگە فرەس بە سوتفە لەسەر کۆمپیوتەرەکەم ئەوجا
لە زیاتی بەی خۆم داخیل بووم بە ڕوانگە فرەس داخیل بووم میوادارم برادران ڕوانگە فرەس ئەگە لێرە بن حادث نەبن خەڵەت بۆشتە ببوورە مامۆستا فەرهاد سامی فەرموو. سپاس دەکەم لە سەرەتا هانا خان دەست خۆش بی مۆزوعەکە زۆر گرینگە و بەشێکە لە ئەوەی کە ئەوڕۆ لە دنیا پێشی ئێستا ئێمە بزیاتر باسمان لە شتێک دەکرد کە پێیان دەگوت IQ Intelligence Quotient بەڵام ئەوڕۆ بێجگە لە IQ یان لە چەندە ساڵی ڕابردوو بێجگە لە IQ مۆزوعێکی دیکە هەیەکەوە بەتایبەت لە شوێدی کارکردن اعتیباری بۆ دەکرێت لە وەرگرتن و لە پێشەوە بردن و لە تەرفیعکردن و چی ستاف و مۆزەف و کارمەند ئەویش مۆزوعی emotional intelligence ئەوەی کە پێی دەڵێن زیرەکی لە ڕووی سۆزداری باڵێ کە بێگومان ترست بەشێکی هەرە گرنگی ئەو مۆزوعەیە ئەوجات پەیوەندی بە سلف ترستەوە هەبێ یاخود سلف کۆنفیدەنسەوە هەبێ چ بە مۆزوعی پەیوەندی بە ئینگلیزیەکەی بە ئینترست بەخشینی ترست و متمانە باوانی دی عفون کەن من کۆمنتێک لەسەر برادێکی پێشوو ئەگەر بە ئیجازەی مامۆستاحانە ئەگەر ڕخسەت بدا لەسەر مۆزوعی سلف ئستیم و سلف کۆنفیدەنس ئەگەر ئیجازە هەبی چکەمەوە تێبینێکی زۆر باشە و تێبینێکی دژدرا لەسەر مۆزوعی جیاوازی نێوان ترست و کۆنفیدەنس ئەگەر ئیجازەم بدەن زۆر بە کورتی بێگومان مۆزوعی سلف ئستیم سپاسدان دەکەم مۆزوعی سلف ئستیم یاخود مۆزوعی ڕێز لە خۆگرتن زیاتر پەیوەندی هەیە بەوەی کەوە تۆ چۆن ڕێز لە خۆت دەنێی چۆن پۆزتیڤانە سەیری خۆت دەکەی سەیری تواناکانی خۆت دەکەی دەتوانم بڵێم کەوا چۆن تۆشت خۆش دەوێت کەواتە بە کوردی و بە کورتیەکەی تۆ چ قەدرێکت هەیە لە لای خۆت چەند قەدری خۆت دەزانی ئەوە سلف ئستیمە بەڵا زۆر جار سلف ئستیم تێکەڵاو دەکرێت لەگەڵ مۆزوعی ئیگۆ لەگەڵ مۆزوعی لوتبەرزی کە ئەوە مۆزوعێکی دیکەیە بەڵا سلف کۆنفیدەنس زیاتر پەیوەندی هەیە بەوەی کەوا چۆن تۆ توانات ببوورە متمانەت بە تواناکانی خۆتەوە هەیە هەبوو ببوورە ڕەنگە حەقیش نەبووەوە تەوزیح بدەم نا بالعکس زۆر سپاس خۆشحاڵبین لە لای خۆمان ناوەکەشمان گۆڕی کردمانە فەرهاد سامی ئای دەست خۆشی باڕکە نەمزانی من دیکە مەمنونم ئەوەی دیکەش پرسیارێکی زۆر کورت کە ڕەنگە تۆزێک قوڵیش بێ پرسیارەکە هانا خان ئێمە دەزانین کەوە مەوزوعی کۆنشەس و سەبکۆنشەس لە ئینسان یاخود هەست و نەست وعی و لاوعی لە ئینسان هەیە و زۆربەی سایکۆلۆجیستەکان و سایکۆئەنالیستەکان لەسەرەوە متتەفقن کەوا ئینسان 90% زیاتر سەبکۆنشەسە لاوعی تۆ ترست لە کام خانەدا دەنێ زیاتر و لێرە دەمێ ئاماژە بۆ بکەم بەتایبەت بۆی وازحتر کۆم پرسیارەکە بەتایبەت ئەو منداڵانەی کەوا لە منداڵیەوە ئەوەی کە فرۆید باسی دەکا لە 6 ساڵیەکە بۆیان هەندێک دەڵێن 7 ساڵیەکەمەوە لە ژینگەیەکی وا پەروەردەبوون کە نەسیقەیان دراوە تێو نەسیقەیان پێکراوە جا پرسیارەکەم ئەوەیەکەوە یەک پێت وایەکەوە ترست زیاتر لە کام خانەیە لە خانەی وعیە یان لاوعیە زیاتری دوش بەتایبەت بۆ منداڵانێکەوە لە ژینگەیەکی وا پەروەردەبوون سێ باشترین شت کە لەگەڵیان بکرێ باشە بەتایبەت لە شوێنی کارکردندا سپاسان دەکەم ببورن درێژ زۆر سپاس مامۆستا فەرهاد دیارە ئەو پرسیارە زیاتر پەیوەندی بە سلف ترست هەیە ئەگەر بێت و باسی ئەوەی ئەمە باسمان لێ کرد ئەوەی ئەوڕۆ لە پرزنتێشنەکەمان زیاتر دەستە سەر ترستی وعی لەبەر ئەوەی ئەتوو بە خۆت قرار بدەیت کە چییە و کە چۆن خۆت ئیمپروف بکەی و کە چییە فاکتەرەکان و کە چییە ڕێگایەکان کە
متمانەی بنیادنانی متمانەی دروستکەی بەس ئەوەی ئی منداڵ دەفنتلی لە لاوەعەیە وەکو باست لێ کرد کە ئەو ئەحداسانەی کە بەسەریان دێ و لەوانەیە دایک و باوکیشیان عینەن ئەو مشکلەی ترست بەخۆ نەبوون یان سلف کۆنفیدنسیان نییە و کە عینەن شتیان مامۆستا لە مەکتەبێ لە ئەو منداڵەی ئەوها تعامل لەگەڵ دەکا کە ترستی نەمینێ لە لاوەعەیە بەس دوایوی ئەوەی باسمان کرد کە چۆن ئەو ئاکشنانێک کە باسمان کرد و ئایا ئەگەر بە سلف ئیمپروڤمنت بی یانیش کە محاولە بکەین ئەو سیستما وەکو یەکێک باسی کرد کە لۆ متمانە لە مەکتەب باز ناکرێت لەوانەیە یەک لە عیلاجەکان ئەوە بی کە ئەو مۆزوعە بفتە مۆزوعەک کە بخوندرێ لە مەکتەب. کاک ئەحمەد عومەر لە چات نووسیتی بەڕێی تو لۆمەکردن لە بۆ چ دەگەڕێت یان سەبەبەکەی چییە لۆمەکردنی خەڵکی؟ پرسیارەکە وازح بوو هانەخە؟ کاک ئەحمەد عومەر پرسیارەکەی ئەوەیە لۆمەکردن لە بۆ چ دەگەڕێتەوە؟ کاک ئەحمەد فەرموو ئەگەر دەتەوێت قسە بکەیت. هانەخان جێت لێمانە؟ ئەفەن دەست خۆش بێ دکتۆر هانەخان جێت لە دەنگمە؟ بزانم خەتی نەما بەس پرسیارەکەت هەر دووبارە بکەوە ئێستا بۆی دەنێری نەگەر وایە؟ ئەمە بەستم لە قسەکردنی گوتی لۆمەکردن سەبارەت بە لۆمەکردن ینی بۆچی ئەگەڕێتەوە خەڵک بۆچی لۆمەی کەسایان ترێکە؟ بەڵێ زۆر باشە ئەگەر بێتەوە سەر خەت ئێستا وەڵامەکە وەردەگرینەوە. بەڵێ هانەخان کارەبات بڕا دەزانین ببوور کارەبات بەڵێ دەزانین کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد پرسیارەکە دووبارەکەوە. ئەفۆن هانەخان گوتم لۆمەکردنی خەڵکی ینی من ئەگەر لۆمەی خەڵکی یەکەمەوە بۆچی ئەگەڕێتەوە تۆ باسی لۆمەکردنت کرد ینی لۆمەکردن بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ لۆمە یەکەم شت لەبەر ئەوەی کە کو بڵێ ئەگەر عەقلیەتە ضەحیە هەبێ ئەگەر بڵێن دائیمەن هەست بکەین ئەمە ضەحیەی قوربانی وەزعین یان سيركمستانسز یان سیتویشنین یان ئەو کۆریجەمان نییە و ئازایەتیەمان نییە کە خۆمان بڵێن حیاتی خۆمان بە خۆمان قەراری لێ بدەین. سۆوا دەکەین دەڵێن ئۆ ئاخر کارەبانە بوو ئەوها بوو یان سەبەب باران بوو نەمتانی ئەو ئیشەی بکەمیان دائیمەن سەبەبە چی دەبینینەوە هەتا ئیشەکەی نەکەین بەس ئەگەر ریسپۆنسبڵ بی و ئەکاونتبڵ بی قەت دائما سببەتی دەبینیەوە کە ئەگەر مشکلەیەک هەبی حەلی بکەی حتا ئەگەر خەتایەکە چی دیبی ئەگەر بێت و ئەکاونتبڵ بی یان ریسپۆنسبڵ بی وەکو شەخص دەتوانێت علاجی کێ بەبێ ئەوەی لۆمەی خەڵکی بکەی ئەوە هەم ئینتەگریتیشت بەرز دەکاتەوە و سیقەی خەڵکیش پێت بەرز دەکاتەوە. زۆر باشە ئەگەر کەسی تر پرسیاری نییە وابزانم دووبارە زۆر سپاس هانەخان لە بۆ ئەو کاتێک کە لە بۆ دیکەی سعاتێک و نیوە لەگەڵمانی زۆر سپاس لۆ بەشداربوانی بەڕێز نازانم تازە ئاخیرش پرسیارەکات بە ئەوەی وەربگرین دەرێ منداڵێکم هەیە لە باخچەی ساوایان باخچەی ساوایان بۆ ئێستاش پۆلی یەکە بەڵام قسەی لەگەڵ مامۆستاکان ناکە حەقی بەسەر ئەوە هەیە متمانەی بخۆی نییە شەو بۆ عومەر ڕەسوڵ دەرە قسە لەگەڵ مامۆستاکان ناکە نازانم پرسیارەکە ئەگەر لەلات وازەحە بەس لە ماڵێ قسەی دەکا؟ وەڵاو جەوە شەو بۆ خان دەزانێت یان خۆی قسەی دەکا منداڵەکە شەو بۆ خان دەتەوێت قسەی بکەی یان لە ماڵە زۆر باشە دەڵێ
دەڵێ ڕەبتی هەیە بە متمانە بەخۆ نازم لەوانەیە هەندێک مشکلەی هەبوو بی لە مەکتەب یان شتێک بوو بی یعنی ئەگە هیچ قسەی نەکا معنای شتێکی سایکۆلۆژی هەیە لە بەروەی نایکا بەس ناتوانم بڵێم متمانەیە ینی حەسەب سیتوێشنی منداڵەکەی بڵێن. زۆر باشە دووبارە دەستان خۆش، زۆر سپاس بۆ بەشداری هەموو لایەک، زۆر سپاس با لەبیرم نەچی بە مامۆستا فەرهادیش بکەم کە پێشنیاری هەم هانەخانی کرد هەم بابەتەکەش بەڕاستی هانەخان خۆی هەڵی بژار لەو مەجموعە بابەتەی کە پێشنیاری کرد بوو ئەومان پێ لە هەمووان گونجاوتر و باشتر بوو لە بۆ ئەو زروفەی ئێستا. دووبارە بەڕاستی وەبینارێکی بەسوود بوو هەم لە ڕووی ناوەڕۆکەوە هەم ڕووی پێشکەشکردنیشەوە زۆر لە سەرخۆ بە نەرمی پێشکەشکرا جارجارە ببوو ئەگەر ئەمە تدخلمان کردی بەس لە بۆ مستەڵەحاتەکان ناوەلعکس زۆر سپاس بەڕاستی زۆر سوودی هەبوو. دووبارە دەست خۆش بۆ جەنابێت بۆ سوپاسی دکتۆر ئەحمەدیش دەکەین کە ئیزنی دای لەگەڵمان بی ئەو سعاتی زۆر ڕێزمان هەیە لە بۆی سپاس لۆ بەشداربوانی بەڕێزی خۆشەویست دڵنیاتان دەکەینەوە لە زووترین کات لینکی تەواوی تۆماری ئەو وێبینارە بەدەستان دەگا لەگەڵ سلایدەکانیش بە شێوەی PDF ئینشاڵڵا لەو گروپانەدا دەنێن کە دروستمان کردووە ئەوەی ناوی خۆی نووسی بە لەو گروپانە بەدەستی دەگا ئەوی تر نامەی تایبەت بنێری ئەمە کێشەمان نییە لەگەڵی شێر دەکەین و ڤیددیۆیەکەش لە یوتیوبی خۆماندا دەبەزێنین هەر وەکو پێشترش گوتمان لە فەیسبووکیش بە لایڤ هەیە ئەوەی ویستی دواتریش تەمەشایکایان لە بۆ برادەرێکی بنێری بتانی ئەوانی سوودی لێوەربگرن. ئێمە مەبەستمانە زۆرترین کەس ئیسیفادە بکە لەبەر ئەوە بەبێ سانسۆر یان بەبێ ئەوەی پێویست بە ڕوخسەتی ئێمە بکە دەتوانن لە لای خۆتانەوە شێری بکەن چونکە پەیامەکانمان بۆ هەموو خەڵکیە و دەمانەوێت بەدەستیان بگا. دووبارە زۆر سپاس بۆ تیمی چالاکیەکانی پشت لاپتۆپ و پشت با بڵێن ئەوانی لەسەر هێڵ لەگەڵمان بوون هەم لە ئیعلانکردن ئەوانی بە دیزاین و بە دروستکردنی گروپەکان و بە ئیمێل و بەو شتانەی کە پێویستە بۆ ئەنجامدانی وێبینارێک لەگەڵمان بوون سپاسیان دەکەین. سپاس بۆ ئێوەش دووبارە کە لەگەڵمان بوون کاتێکی خۆش ئەگەر قسەیەکی کۆتاییت هەیە هانەخان فەرق. زۆر سپاسان دەکەم ئەگەر هەرچی کەم و کورتێکیش هەبی داوای لێبوردن دەکەم. زۆر سپاس لە ئەو دەرفەتەی و زۆر سپاس لە ئەوانەی کە مشارەکەیان کرد. ئەگەر هەرچی پرسیارەکیش هەبوو پرسیاریدی هەبوو ئیمێڵی منت لەلای دکتۆر دەتوان ئەگەر پرسیارەکان لە بۆ بنێرن و ئەمن وەختێکی تەرخان دەکەم لە بۆ جوابەکان. زۆر سپاس ئاگاداری خۆتان بن هەموو لایە کاتێکی خۆش شەوێکی شاد بە ڕوخسەتینگۆ بە وێبینارەکە دێنم و کاتێکی خۆش.